ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ و لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین. لەم بەشەی بەرنامەکەیە باز لە کۆنسرتێکەکەین کە تیایدا لێدانی ئامێرەکان هاوتای دڵی هەر کوردێکە بۆ ئاڵاکەی. ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی لە کۆلیژی هونەر کۆنسرتێکی تایبەت بە ئاڵای کوردستان بە ڕۆژی ئاڵای کوردستان نمایش کراکە. زۆرێک لە مامۆستایانی کۆلیژەکە، زۆرێک لە خوێندکارانی کۆلیژەکە لەم کۆنسرتەیە بەشدار بوون و تایبەتیان کرد بە ئاڵای پیرۆزی کوردستان و زیاتر ئامێرە ڕیتمیەکان لەم کۆنسرتەیە بەکار هاتبوو. لەگەڵ دوو میوان باز لەم کۆنسرتاکەین کەیکیان کوڕی ئەم خاکەیە و باز لە کۆنسرتەکە کە ئەویش مامۆستا داستانە و ئەوەی دیکەشان میوانەکەی دیکەشم کە بەڕەگەز کورد نییە، بەڵام ڕۆحێکی ئەوەندە کوردانی هەیە، ئەوەندە جوان بیرەکاتەوە، زۆر کوردانە ئەژی و زۆر کوردانە بیرەکاتەوە. میوانەکانم هەرێک لە بەڕێزان مامۆستا کۆمیکۆ ئۆکۆمورا سەرۆکی بەشی میوزیک لە کۆلیژی هونەرە جوانەکانی سلێمانی سڵاوت لێبێ و بەخێر بیت، و مامۆستا داستان عوسمان مامۆستای بەشی میوزیک لە کۆلیژی میوزیک لە زانکۆی سلێمانی. زۆر بەخێر بێن، سەرچاومان ڕۆژی ئاڵاتان پیرۆز بێ مامۆستا، ڕۆژی ئاڵات پیرۆز بێ و جلەکانیش زۆر جوانە. زۆر بەخێر بیت. سپاس دەکەم، زۆر سپاس. ڕۆژی ئارای کوردستان پیرۆز بێ. ڕۆژیارە زۆر گرنگەوە، ڕۆژیەکە کە دووری هەرکی میلەت یەکەگرێتەوە. جەبارەستیدا من بە بۆنەی ڕۆژی ئارای کوردستانەوە بیریراوەم کردووە ئێمەرە جاپۆن ڕۆژی ئارام هەبووە، بەداخەوە ئێمە ڕۆژی ئارامە نییە. بەس بەرام ئێمە من یادۆگاری خۆم کە ئێمە منار بوویم، ینی دەوری 50 سالمە پێشی ئەو کاتە هەموو هینە هاینی هەموو ڕۆژی هاینی بەردەرگای هینی دەرەوە دەرگای دەرەوە هەمومان ئارای جاپۆنمان دامانە بۆ بەردەم ماڵەکان بەرێ مارەکەمان دامانە. ئەم کلتورمان هەبوو. بەس بەداخەوە ئێستا ستایلی جیانی خۆشمان زۆر گۆڕاوە، ئەوەشمان نەماوە. من ئەوە هەست دەکەم بەخۆی ئەوەوە هەرکەکە هەر بیری ئیشکاری خۆی ئەکاتەوە، مەجبوری جیانی خۆی مەجاری نەماوە بیریرە داهاتووی وەرات بکە، بیریرە مێژووی وەرات بکە. لەبەرەوە من زۆر بە گرنگ ئەزانم بە ڕۆژی ئارا. هیوادارم لە کوردستان هەمیشە ئەم ڕۆژە بەردەوام بێتەوە. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ وشە جوانەکانت. گلەیشمان هەیە من و تۆ لە مامۆستا داستان بۆ جلی کوردی لێبەر نەکردووە. ئەیمەرامە من نازانم بەیانیەوە مامۆستا داستان بەجگوری ئەم کۆنسرتەکە بە ئامادەکاری بووە. دوایشی یەکسەر ڕاکرد بۆ داورە نەڕۆشتەوە مارەوە. داستان خۆشت وەڵام بەرە بزانین بۆ جلی کوردی لێبەر نەکردووە. کارۆنگا سڵاوتان لێبێ. جارە سەرەتا پیرۆزبایی ڕۆژی ئاڵا لە هەر کوردێکی شەرەفمەند دەکەم. هیوادارم هەر کوردێک لە چوار پارچەی کوردستانە ڕۆژی ئاڵای پیرۆز بێت، چکە ڕۆژێکی زۆر پیرۆزە و ئینشاءڵڵا ڕۆژێکە بێ کە چوار پارچەی کوردستان لە ژەرم ئاڵای بتوانین بحەسەینەوە. ڕاستیەکەی بەیانی چوون بۆ ئەوەی کەم کۆنسرتە ئەنجام بدەین. دوای ئەوە دەوری زمانی ئینگلیزیم هەبوو، یەکسەری چوون بۆ ئەوە و مۆجا لە وشماڵە بە خاخۆم گۆڕمون چاتم بۆ یەرە یەکسەری دەسا خۆش بێت. بن مامۆستا کۆمیکۆ بوونی ئێوە لە چالاکیەکی لەم جۆرەیە تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان بێگومان زۆر گەورەیە، پیرۆزە، بەرز ئەینرخێنین. هونەری کوردی چی بە مامۆستا کۆمیکۆ بەخشیوە و بەدڵسۆزیەوە کارەکات؟ وەکە باسی میکرد من بە ڕۆژی ئارا زۆر ڕۆژکی گرنگ ئازانم. ئێمەشی بە بۆنەی ڕۆژی ئاراوە بەرهەمێکمان هەبێ بە ئامێری کوردیوە. ئەنجا بەرهەمەکەشی نەک هەر ترادیسیۆنی کلاسیکەوە تاکو ستایلی تازەشمان تیابێ. دەمن بە تایبەت بە دکتۆر عەبدوڵا جەمال ئیشێکی تازە بۆ ئەمڕۆ داوام کردووە. ئیشێکی جێدارەکان لەگەر ریتمەکانی تیابێت. ئەمە تەجروبەیەکی زۆر تازەیە. بە ئەمە پرۆگرامەکەی خۆمان ئەمڕۆ زۆر جوان دەرچوو. لەسەر ستێجەکەش بۆ مامۆستاکان و خوێندکاران هەمومان بێکەوە بە بۆنی ئەو ڕۆژەوە ئەسمان کرد. خەستێکی زۆر تایبەتمان هەبوو. باشکارەکانتانە بەڵێ مامۆستا داسانە.
دەسان خۆش بێت کاک داسان باسێکی کارەکەم بۆ بکەیت بیرۆکەم کارە چۆن دروست بوو و باسێکی ئەمڕۆ بۆ بکەیت وڵاتین مایشەکەتان بەسەر چاو سەرەتا لەگەڵ مامۆستا کۆمیکۆیە قسەمان کرد وتمان بۆ ئەم ڕۆژی ئاڵا کۆنسێرتێک ئەنجامەین ئیتر سوپاسی مامۆستا کۆمیکۆکەم کە هەمیشە هاوکار بووە هەمیشە لە پشتی من بووە بۆ هەموو ئەو کارە جوانانە بۆکو سەرپەرشتی گشتی مامۆستا کۆمیکۆ توانی سەرپەرشتی گشتی کارەکە بکە ئیتر چەند خوێندکارێکمان کۆ کردو ئەوانی کە ژەنیاری ئامێرە ڕیتمیەکانن لە قۆناغە جیاوازەکان بۆ نمونە قۆناغی 1 و 2 3 و 4 تیا بووە نۆتەمان نووسیە و ئیتر چەند بەرهەمێکمان حازر کرد و دوای ئەوەش زۆر سپاسی هەموو مامۆستاکان مەکەم لە کۆلێجی وێنەر کە ئەمڕۆ توانیان وەکو ژەنیار لەگەڵمانە بەشدار بن مامۆستا شێرکۆ مامۆستا هەردی مامۆستا بەختیار حەمادی لەگەڵ هاوڕێی عزیزیشم مامۆستا شوان زۆر سپاسی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرماکەم کە بەرهەمێک بە ناوی سەمای کوردی لەگەڵمانە بەشدار بوو زۆر سپاسیانەکەم بەڕاستی ئەگەر هات و هاوکاری و دڵسۆزی ئەوان نەبووە ئێمە نەمانتوانین کۆنسێرتە جوانە ئەنجام بدەین دەستان خۆش بێت مامۆستا داستان ئەمە تا چەند گرنگە بۆ خوێندکارەکان تا چەند متمانە بەخۆبوون لە خوێندکارەکانە دروست دەکات کاک ڕەوەند ئێمە کە لە زانکۆ وانەکان ئەڵێنەوە هەندێک هەروانە و ئامانجی خۆی هەیە بۆ نمونە مامۆستا کۆمیکۆ کە لە زانکۆوانی سۆڵفێژەڵێتەوە پەروەردەکردنی گوێ و پەروەردەکردنی دەنگ واتە هەدەفەکە ئامانجەکەی ئەوەیە بۆ نمونە ئێمە وانەیەکمان هەیە وانی کۆژەنی پێوترێ ئەم وانەی کۆژەنە واتە تۆ ئامانجت لەم وانەیە ئەوەیە کە ئەم خوێندکارە چەند خوێندکارێک هەیە کۆ ببنەوە گروپێکی جوان دروست بکەن بۆ ئەوەی کە بتوانن بەیەکەوە چی پێڵەن بەیەکەوە بتوانن بژەنن و هەموو هەدەفەکەی ئێمەش ئەوەیە لێرەیە کە بتوانین ئەم خوێندکارە بە شێوازێکی باش پەروەردە بکەین و بتوانێت لەسەر ستەیجە بەرهەمی خۆی هەبێت و کاری ژاندن ئەنجام بات دەستان خۆش بێت وەکو سەرۆکی بەشی میوزیک لە زانکۆی سلێمانی داهاتوی خوێندکارەکان چۆنە بینیت مامۆستا کۆمیکۆ ئەم سار بەڕاستی هێنکارانی ئاستی زۆر بەرز بوو تایبەت هینە هێنکارانی ریتمەکان زۆر ئاستی بەرز بوو مامۆستا دەستان وانای ریتمەکان ئارێتە زۆر بەدرسۆزی ئەنجا وتمان بە ئێستا گروپیەک داێنێ لەوانە شتێک زۆر جوانی ئەتوانی درستە بێت دەستان خۆش بێت مامۆستا دەستان چی پێشکەشکرا جگە لەوەش چ چالاکیێکی تر هەبوو جگە لەوەی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرما چی تر پێشکەشکرا لە کۆنسێرتەکەیە لە دوای بەرهەمەکەی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرمەوە ئیمپرۆڤایزێکی من و ئەو کچە هەوو شانیا دوای ئەو ئیمپرۆڤایزێکی بە ئامێری تومبەک هەبوو خوێندکاری قۆناغی دوو ئەیاد عوسمان دوای ئەوە گروپێکی تریۆ زۆر سپاسیانەکەم ئەمێ لێرۆ سپاسیان بکەم کە سێ هاوڕێی خۆشەویستم کە خۆشیان دەرچووی کۆلێجی هونەرەجوانەکان بەشی میوزیکن کاگڕێوان و مامۆستا ئارێز و مامۆستا بەڵێن ئەوان توانیان وەکو گروپێکی تریۆ وەکو گروپێکی سیانە لەگەڵمانە بەشدار بن کە ئەوان بەرهەمێکیان هێنا ئەوان دوو بەرهەمیان هێنا بە ناوی چاوڕەش و گەڵاڕێژەوە ئێمە توانیمان کاری ڕیتمەکە لەگەڵ مامۆستا کۆمیکۆی بۆی دابڕژینەوە و زۆری شێکی جوان دەرچێت و لە دوای ئەوانیشەوە پارچەیەک هەبوو بۆ ئامێری تومبەک بۆ ئامێری زەڕب ئەویشمان پێشکەش کردو لە ئاخریشا بە گروپی دەف پارچەیەک بۆ گروپی دەف لەسەر ڕیتم پێگاتە بوو ئەویشمان ئەنجامە کۆنسێرتەکە تەواو بوو دەستان خۆش بێت مامۆستا کۆمیکۆ هیچ پلانێک هەیە کە کاری تازەتان هەبێت چالاکی دیکەتان هەبێت تایبەت بە کۆلیژی خۆتان بەڵێ ئێستا من هەستەکەم ئەوە یەکەم جارە ئەوە کە هەمووی پرۆگرامەکە بە دیتمەکان بە دەورابینی ئەمە یەکەم جارە کۆنسێرت جا بۆ ئەوە یەکەم و تەجروبە بوو ساڵی داهاتوو هەستەکەم بۆ زیاتر شتێکی فکرای تازە شتێکی تازە بەرهەممان داێنین بەگشتی کارەکان بەرەوسەرەوە کاری باشتر پێشکەشەکەن بەڵێ دەستان خۆش بێت مامۆستا دەستان هیچ پلانێکی خۆت هەیە بێجگە لە ئەم کۆنسێرتە جگەل لە کۆلێژ جگە لە مامۆستایی کە مامۆستای زانکۆیت پلانێکی کاری هونەری خۆت وڵایی کاگراوند لە ئێستایا سەرخاڵی ئەوم کە
سەرقاڵی نووسینەوەی کتێبێکم و دوای ئەوەش سەرقاڵی ئەوم کە بتوانین چەند دوێتێک لەگەڵ نووسینەوەی کتێب دەربارەی چی؟ کتێب هەر دەرباری دەف باشە و دواتریش چەند دوێتێک بە شازێکی ئەکادیمی ڕیکۆرد بکەین لەگەڵ چەند هاوڕێکی ژەنیارمە. دەستان خۆش بێت، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئامادەبوونتان، زۆر زۆر خۆشحاڵ و مامۆستا کۆمیکۆ شتێکت ماوە پێمان بڵێیت؟ من جگەرە زانکۆ دا یەکێتی ژناندا تەوار ئەمە تەوار شوێنی دەورەمان هەیە. ئەم شوێنی دەورە زیاتر بۆ ئافرەت نەک بۆ تەرەبەکان تەرەبا و منار بۆ ئافرەت کراوەیە پێشنیۆرەسی داوامەکەین هەزەکەم بۆ زیاتر ئافرەتی ئێرە مارێبوون تازە درێنگەوە ناتوانین دەست پێکەین هەزەکەم زۆر زۆر چەلێنج بکەوە دەرس برێمەوە. دەست خۆش بێت، چالاکیەکانە زۆر زۆرە ماندوو نەبیت بە هیوای کاری باشتر. هەموو بەڕێزت هەموو مامۆستا داسان و هەم بۆ تەواوی کۆلیژەکە دەستان خۆش بێت، پیرۆزبایتان لەکەین بۆم کۆنسێرتە و بە هیوای کاری باشتر. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئامادەبوونتان.